سڵاو لە گیانی پاکی شەهیدەکان بێجەوازی حیزبەکان سڵاو لەو یادە پرشکۆیە کە بەڕاستی جێگەی شانازیە بۆ کورد لە بەرامبەر دڕندەترین لە بەرامبەر فاشیترین ڕژێمی منتەقەکە ئێمە شۆڕشمان کردووە خۆپشاندانمان کردووە ڕاپەڕینمان کردووە سەرنجام ڕاپەڕینی گەورەی ساڵی 1990 سەرکەوتنی گەورەی بەدەستێنا کۆی ئەو سەرکەوتانەش معادلاتی سیاسی منتەقەکەی گۆڕی لە 91 تا ئێستا معادلاتی حکومڕانیمان لە عێراق گۆڕی قانونمان لە عێراق گۆڕی دەستورمان لە عێراق گۆڕی پرۆسەی سیاسیمان لە عێراق گۆڕی تێروانینی خەڵکمان لەسەر نەتەوەی کورد گۆڕی و لەسەر پێشمەرگە کە جاران جۆرەها تومەتی بۆ هەڵەبەسترا ئێستا پێشمەرگە شوناسی بەرگری لە ئازادیکردنی گیانی پێبەخشراوە ئەمە هەمووی ئەو زنجیرە خەبات و قوربانیدانەیە کە حەڵەبجە یەکێکە لەو شارانەی پشتی شێری بەرەکەوێت هەر زۆر ڕژێم کەوتە خۆ بۆ سەر کوتکردنی ڕاپەڕینەکە و دەیان کەسی شەهید و بریندار کرد کە دواتر بریندارەکانیشی لە نێو نەخۆشخانە دەرهێنا و دوور لە بەها مرۆیی و ئاینیەکان زیندە بە چاڵی کردن هاوکات هەستا بە خابوورکردنی گەڕێکیکانی عاشقار ئەمەش بوو بە سەرەتایەکی ترسناکتر لەوەی پێشتر ڕژێمی بەعس پیادەی دەکرد ڕۆژ بە ڕۆژ بەعس لە هەوڵی تۆڵەکردنەوە بوو لەوەی کەشکۆی لەم ناوچەیەدا شکاوە و تاوای لێهات لە 16 1970 لوتکەی تاوانی بەرامبەر بە دانیشتوانی مەدەنی ئەم شارە ئەنجامدا